دوای چێکی کرد دەڵێ هیچ کێشەیەکی نییە هەتێ بچیتە سەرێ تەواو هەستت چێ پێشەوەی سواری ئەو فڕۆکەکەت بیت هەستێکی خۆشە هەستێکی خۆشە کارتێکی پێیە خۆی دەزانێت چیە من نازانم کارتەکەی خسەر نێو فڕۆکەکەەوە شێکی کردووە بە تەواوەتی و دوو بۆمبی گەورەی لەگەڵ خۆیان وەکو دەڵێن لێزەری پێوەیە و زۆر دەقیقە و ئامانجەکەی خۆی 100% دەپێشێ ئەمانەی دەیبینن ئەمانە دۆشکەن گولەی دۆشکە لە کاتێکە کە پێویست بێ دەتوانێت گولەی دۆشکەش بەکار بێنێت ئەمە تانکی بەنزینەکەیەتی وە گوتمە ئەمە فڕۆکەی f16 یەکێک لە فڕۆکەوانە کوردەکان کە بۆ خۆشی سەرپەرشتی هەموو ئەو فڕۆکە f16 دەکات کە لە عێراقی و ژمارەیان دەدانێەوە نییە ژمارەیان دەدانێ هەر بۆ خۆشی سەرپەرشتیان دەکات یاخود بەرپرسیانە فڕۆکە f16ەکانیش بەڕێکەوتن بۆ بردومانی چەکدارانی داعش فڕۆکەوانێکی کورد ڕۆژانە بردومانی چەکدارانی داعش دەمووسڵ دەکات